بەڵێ ئەم کاتتان باش و بەخێربێنەوە سەرسەر و سەرچاو بەردەوام دەکەین ئیتر گەرم و گورتترین ڕۆژە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەروەکو دەبینن ئیتر هەر ئەوەیە کە لە ئێران ڕۆدا چونکە ئەمە کاریگەری لەسەر کۆمەڵێک بابەت دادنێ سەروی هەمویان جیۆپۆلەتیک پاشان ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیە کۆمەڵایەتیەکان سەر لە نوێ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ماوەی کورتخایەندا ئیتر ئابووری بەرەو کوێ دەچێ ئێستا کە باس لەوە دەکەن کە بەرمیلی نەوت لە ئایندەدا دەبێتە $200 بەرمیلی نەوتی خاو $200 ئیتر یعنی سێ ئەمەنا ئیتر زیاد دەکەن و لە هەمان کاتدا ئیتر دەبینین لە سیاسەتی ڕۆژانەدا دەبینین کە کۆالیسیۆنی ئەپشتین بە ئاشکرایتر دەی هەوێ لە جیاتی سەربازانی خۆی ئیتر کوردەکان بە کوشتن بدا و کوردەکان ڕەوانەی بەرەی جەنگ بکە هەروەکو ئەوەی لە سووریا بینیمان لە ڕەقە بینیمان لە دێرە زور بینیمان لە دوای ئەمەدا چی لێکەوتەوە ئیتر هەمومان بینیمان چی لێکەوتەوە لە دوای ئەوەدا لە دوای ئەوەدا ئیتر تۆماس بارک کە بە خۆشی یەک لە فڕقەکانی دۆسیە و کۆالیسیۆنی جێفری ئەپستندا جێدەگرێ ئیتر بە ئاشکرا گوتی ئێمە ئیتر هەتاوەکو ئێستا ئێوەمان بەکارهێنا کە ڕووی لە هێزەکانی سووریای دیموکراتی کرد ئێستا کە ئیتر کارەکەتان فنیش بوو پاپوش بڕۆنەوە ماڵەوە ئێستا کەش لە ڕۆژ ئاوادا تەماشا دەکەین ئیدارەیەکی بچووک لە ناوچەیەکی بچووک قەتیس کراوە لە کۆبانێ هێزەکانی سووریای دیموکراتیک پاشەکشەیان پێکرا واتە کشانەوە بەرەو دواوە بەبێ ئەوەی ڕاگەیاندنەکانیشی تر زۆر باسی بکەن و لە ئەپری نووسەرەکانی سەرباری ئەوەی سوپای تورکیا کشاوەتەوە تەماشا دەکەین هیچ پێشکەوتنێک لەوێشەوە نییە تاقە پێشکەوتنێکی تر ئێستاکە کار لەگەڵ ئەحمە شەرع دەکرێت بۆ ئەوەی هەندێک بەشێک لە ئاوارەکان بگەڕێنیتەوە بۆ ئەفرین یعنی ئەمەش ئەنجامی کارکردنە لەگەڵ ئەو حکوومەتەی ئێستای ئەمریکا و لەگەڵ تەواوی ئەمریکای پێشوش و بە تایبەتی لەگەڵ کۆالیسیۆنی جێفری ئەپشتین ئیتر تەماشا دەکەین کارێکی وها بکرێ کە کوردەکان ئیتر بکرێنە سەر قافلەی جینۆسایدکردن لە بەرامبەر ئێراندا ئەمە چکارە ساتێکی لێ دەکەوێتەوە هەمووتان دەزانن ئیتر دوێنێ ڕیزە تەلەفۆنێک ئەنجام دران لەلایەن چێ لەلایەن خودی دۆناڵد ترامپەوە لە بۆ چێ لە بۆ بارزانیەکان لە بۆ تاڵەبانیەکان و تەنانەت لە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش دۆناڵد ترامپ ئیتر هەر لە خۆیەوە تەلەفۆن ناکە بافێڵ تاڵەبانی لە لێدوانێکیدا گوتی تەلەفۆنەکە پەیوەندی بە یەک ڕێزی هێزەکانی عراقەوە هەبووە بەڵام هەمومان دەزانین لە بۆ کارێکی وها نە ترامپ تەلەفۆن دەکا نەکاتی خۆی تەرخان دەکە ئەگەر بشیکە لەگەڵ سەرۆک وەزیرانی ئێستای عراق دەیکە بۆ لەگەڵ بافێڵ تاڵەبانی و بارزانی بیکە وا دیارە لەبەر ئەوەی ترامپ هاتووە سەرخەت ئیتر ئەمە پەیوەندی بە دۆسیەی ئێرانەوە هەیە هەروەکو لە ئەمڕۆ بەیانی باسم کرد هاوڕێیانی سەر فێسبوک بزووترین کات خۆتان بگەین لەسەر کەناڵی یوتیوب لەسەر کەناڵی یوتیوب ئیتر هەڵسەنگاندنێکی کورد دەربارەی ئەو بابەتە دەکەین تکایە لەسەر فێسبوک وەرنە دەرەوە وەرنە سەر کەناڵی یوتیوب و لەوێ ئیتر ببنە میوانمان کەناڵەکە سوبسکرایب بکە بەڵێ بەردەوام دەکەین ئیتر شەڕەکە هەتاوەکو درێژە دەکێشێ ئیتر کۆالیسیۆنی جێفری ئەپشتین تەماشا دەکەین بە نیگەرانیەوە تەماشای ڕەوشەکە دەکە هەروەکو لە سەرەتاشەوە نیگەران بوون لە سەرەتای گفتوگۆکاندا ئیتر کوشنەر و زاواکەی ترامپ بە ئاشکرا گوتیان ئێمە لەوە تێناگەین ئێرانیەکان بۆ تەسلیم نابن یعنی گەورەترین ڕقوقینیان ئەوەیە بۆ تەسلیم نابن ئێرانیەکان ئیتر ئێستا کەش تەماشا دەکەین ڕۆژانە ئیتر لە بەیروت 80 دێهاتی زۆر گەورە لە بەرامبەر چۆڵکردنن و سوپای ئیسرائیل دێتە ژوورەوە حیزبوڵڵاش کە پەڕ و باڵی کراوە ئیتر بە دوو ڕۆکێت بە دوو موشکی بێمەعنا
بە دوو موشکی هیچ و پوچ ئیتر تەماشا دەکەین ڕێگا خۆش دەکا بۆ ئەوەی ئیسرائیل بکەوێتە ناو نیوەی لوبناان و داگیری بکە. بەو شێوەیە ئیتر ئەوانیش دەیانەوێن کۆالیسیۆنی ئاخوندیەکان بەهێز بکەن. ئێستا کە کوردەکان کەوتونەتە ناو بەرداشی کۆالیسیۆنی ئاخوندەکان و کۆالیسیۆنی جێفری ئەپستین کە هەردووچیان بۆن و خوێنی و بۆنی پیسەیان لێدێ. جا بەرەو کوێ دەچین بەڕاستی زۆر زەحمەتە. هەر وەکو باسم کردیتر ئەو تەلەفۆنانەی دۆناڵد ترامپیتر بە ئاشکرا پەیوەندی بەوە هەیە. ئەمڕۆ بەیانی لە هەڵسەنگاندنێکمدا باسم کرد کە ئیتر گروپی لێکۆڵینەوەی ئەڤراسیاش ئیتر دانی بەوە ناوە و لەسەر بنەمای ئەو زانیاریانەی کە چینیەکان پێیان داون ئەمەیە کە ئیتر ئێرانیەکان ناچارن هێرشێکی ئەمریکیەکان ناسارن هێرشێکی زەمینی بکەن، چونکە ئێران هەوڵ ئەدا شەڕەکە دور و درێژ بکاتەوە. فتواکەی خامینەی بەر لە مردنی ئاشکرا ئێستاکە دەردەکەوێ هەروەکو پێشتریش لە بەشێک لە میدیاکاندا قسەی لەسەر کرا. ئیتر خامینەیی بە ئاشکرا بە سەرفەرماندارە گەنجەکانی دوای خۆی ئەڵێ ئەگەر یەکتریمان نەبینیەوە ئیتر هەتاوەکو لە دەستان دێ هێرشەکان و شەڕەکان درێژ بکەنەوە و هەتاوەکو لە دەستان دێ هەموو هاوپەیمانانی ئەمریکا لە ناوچەکەدا بکوتنەوە. ئێستاکە ئیتر دەبینین ئەوەی کە کۆالیسیۆنی جێفری ئەپشتین چاوەڕێ بوو بە دوای دوو ڕۆژ ئێرانیەکان تەسلیم ببن و بە تایبەتیش دوای کوشتنی ئایەتوڵڵا عەلی خامینەیی 86 ساڵە کە بە کۆمەڵێک نەخۆشی دەیناڵان و فرۆشتنی ئەمە بۆ سەربازاڕێک کە گوایە ئیتر توانیویانە ئەو مشکە لە ژێر عەرز دەربێنن، چونکە بە قسەی ئەوان بێ خامینەیی خۆی شارد بووە، بەڵام تەماشا دەکەین ئەسڵ و ئەساسی ئەو بابەتە نییە. خامینەیی لەو شوێنە کوژرا کە زیاتر لە 30 ساڵە لێی دەژی وە ئەمە ئۆفیسی خۆیەتی بنەماڵەکەشی هەر لەوێ دەژی. ئیتر ئێستاکە کە دەبینن سەرفەرماندارە لاوەکان و ئەوانەی بەتەنیا لە ڕوانگەیەکی مەزهەبیەوە کار دەکەن و سیاست دەکەن و بیر دەکەنەوە، ئیتر فتواکەی خامینەیی پێکدێن. فتواکەی خامینەیی چیە؟ هەتاوەکو لە دەستان دێ هێرشەکان شەڕەکان درێژ بکەنەوە و کاتێ درێژتان کردەوە ئیتر ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئابووری هاوپەیمانانی ئەمریکا و ئابووری ئیسرائیل و ئەمریکاش کۆتایی پێدێ. تەنانەت جبەخانەکانیشیان بەشی ئێرانێکی زۆر گەورە ناکە. هەر لە بۆ هەندێ ئیتر هەروەکو باسم کرد گروپەکانی ئەڤراسیاش و چین و ڕووسیاش ئیتر لەلایەک ڕێگا خۆش دەکەن بۆ ئەوەی ئێرانیەکان ئەمریکیەکان بچنە ناو ئێران هێرشێکی پیادەیی بکەن و ئێران ببێت بە ڤێتنامێک ئیتر بەو شێوەیە هەم رووسیا و هەم چاینا لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە بتوانن قازانجێک بکەن، بەڵام لە لایەکی دیکەشەوە ئیتر ئەمریکا پێویستی بە سەربازە بۆ ئەوەی بەشێک لە خاچی ئێران داگیر بکە. ئەو شوێنەی کە داگیری دەکا هەموو ئێران نیە، بەڵکو شوێنە استراتیژیەکێتی کە بەندەر عەباسە. بەندەر عەباس هەتاوەکو ئەگەر بەندەر عەباست گرت ئەما کۆمەڵێک ئامانج دەپێکێنی. یەکەمینیان ڕێگەی هاتوچۆی وزە ئیتر لە دەستی ئێران دەردێنی. دووەمینیان ڕێگای ئێران چاینا ڕووسیا بە تەواوەتی کۆنتڕۆل دەکەی کە ڕێگایەکی هەرە استراتیژیکە. ئیتر بەمە ئێرانیەکان لە ناوە خۆیاندا با 20 ساڵی دیکە 30 ساڵی دیکە تالیبان ئاسا ئیتر لە ناو ئەو ئێرانەدا هەم ئێرانی تالیبانی هەم بەشداریکردنی تالیبانی ئەفغانستان هەم بەشداریکردنی داعش خوڕاسان و لە هەمان کاتدا ئیتر تێکەڵاوکردنی بە ناسیۆنالیزمی کوردایەتی و ناسیۆنالیزمی ئەزەڕی ئیتر ئێران 20 ساڵ 30 ساڵ شەڕێکی ناوخۆیی برسیبوونێکی یەکجار زۆر بەخۆیەوە ببینێ و لە ناوە خۆیدا بەڕزێ. ئەمە پیلانە استراتیژیەکەی ئەمریکایە. هەر لە بۆ هەندێش ئیتر دۆناڵد ترامپ کە پێشتر ڕقی لە خامینەیی بوو، چونکە دەیگوت ئەوە یەکەمین کەسە کە نایهەیە بە تەلەفۆنیش قسەم لەگەڵ بکە، نایهەیە بمبینی
ئیتر ئێستاکە ناچار بووە تەلەفۆن لە بۆ حیزبە کامپنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەکە، تەلەفۆن لە بۆ بارزانیەکان و تاڵەبانیەکانیش دەکا، ئەڵێ فریامان کەون، ئێمە ناتوانین سەربازانی خۆمان بنێرینە ئێران، بەڵام ناچارین ئیتر سەرباز بنێرین بۆ ئەوەی بەشێک بە تایبەتی بۆ بەشی کەندا و ئیتر داگیر بکەین، بەندەر عەباس داگیر بکەین. لە بۆ ئەوە کۆمەڵێک سەربازی بە پارەمان هەیە و دەتوانین ژمارەکەیان زیاتریش بکەین. لە ناوە خۆشدا ئیتر داعش خوراسان و تاڵیبانەکانیان ئیتر تێبەردەدەین، بەڵوجەکانیان تێبەردەدەین و دەبێ ئێوەش لەسەرەوە ئیتر مەشغولیان بکەن. فەرمونون ئەوە تەواوی بارەگاکانی ئیتلاعات و سوپا و بەسیجمان لە سنەوە هەتاوەکو شنۆ لەوێەوە هەتاوەکو ورمێ لەوێشەوە هەتاوەکو مەهاباد لە بۆ پاککردوونەتەوە ڕێگاکە پاک و خاوێنە. ئیتر کوالیسیۆنێکمان ساز کردووە لە کوردە ئیسرائیلیەکان، کوردە بارزانیەکان، کوردە ئاپۆچیەکان و هەموویانمان کۆکردوونەتەوە سەریەک. ئێوەش یارمەتیان بدەن و ڕێگایان بدەن، ئیتر چەک و تەقەمەنیان بۆ بنێرن بۆ ئەوەی ئەوانیش ئیتر لە باکووری ئێرانەوە ئەو حکوومەتە مەشغول و خەریک بکەن. ئەمە خۆی لە خۆیدا کۆی سیناریۆیەکەیە، بەڵام لەو سیناریۆیەدا هیچ شتێک بۆ مرۆڤایەتی هەیە نەخێر، هیچ شتێک بۆ خەڵکی ئێران هەیە نەخێر، هیچ شتێک بۆ کوردەکان هەیە نەخێر، هیچ شتێک بۆ دیموکراسی و مافی مرۆڤ هەیە نەخێر. ئەوەی بینیمان لە سووریا چی بوو؟ هەر ئەوە دەبێ، زۆر ببێ، هەر ئەوە دەبێ، باوە ڕازین یان نا. ئیتر ئەمە خۆی لە خۆیدا ئیتر کورد کراوەی کوالیسیۆنەکەی خەونەکەی کوالیسیۆنەکەی جێفری ئەپشتاینە کە ناچار بوو ئیتر بکەوێتە ناوتەڵەی موسادی ئیسرائیلەوە، بکەوێتە ناو شەڕێک کە ئایندەکەی ڕوون نییە. ئەمریکا هێزێکە گاڵتەی پێناکرێ، ئەکرێ هەموو وڵاتێک بسووتێنێ، ئەکرێ هەموو کەسێک بکوژێ، هەروەکو دەیان کوژێ، ئیتر ئەکرێ وێران بکە، ئەکرێ شاری 20 میلیۆنیش وێران بکە. بەڵام ئایا لە دوای ئەمەدا چی ڕوئەدا؟ هیچ کەسێک ناتوانێ داهاتوەکە ببینێ. بریتانیەکان لە جەنگی جیهانی دووەمیندا گەورەترین سەرکەوتنیان بەدەست هێنا، توانیان ڕژێمی نازی لە ڕێگ و ڕیشە هەڵتەکێنن، توانیان ئەڵمانیا داگیر بکەن و بشیکەن بە دوو پارچە. بەڵام بەریتانیایەک کە پێش جەنگی جیهانی دووەم تحکومی لەسەر سێ لەسەر چواری جیهان دەکرد، ئیتر کورد بووەوە، بچووک بووەوە بۆ ناو قەفەزەکانی لۆندن. ئەو بەریتانیایە هەم ئابووری لەدەستدا، هەم هەژمونگەری خۆی لەدەستدا، هەموو شتێکی لەدەستدا. ئیتر ئەمریکاش ڕوبەڕووی ئەو قۆناغەیە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر بەڕاستی کوالیسیۆنی جێفری ئەپشتاین ئیتر کە شەڕەکەی هەڵگیرساندووە ئەمڕۆکە لە ئاستی ئەوڕۆپاشدا ئیتر تەماشا دەکەین سووک و ڕیسوا بووە. هەتا دوێنێ کوالیسیۆنی جێفری ئەپشتاین ئیتر شەق نەما، پێلەقە نەما لە مێزەی ئەوڕۆپیەکانی هەڵنەدا. لە هەردوو کۆبوونەوەکانی میونخن سوکایەتی نەما بە ئەوڕۆپانەکە، بەڵام ئەوڕۆکە ئیتر لە ترسی ئەوەی جەبڵخانەکەیان کورد دێنێ ئیتر داوای ئیتیفاق دەکەن. ئیتیفاقەکە بە تەنیا عەرەبەکان بەس نین، کوردەکانیش بەس نین، بەڵوجیش بەس نییە، داعش خوراسانیش بەس نییە، و داعش دەستەی تەحریری شامیش بەس نییە، بەڵکو دەبێ ئەوڕۆپیەکانیش بەشداریان بکەن. بەڵام تەماشامان کرد شەق زەلەیەک لە فەڕەنساوە لە پاریسەوە هات. ئیتر وەزیری دەرەوەی فەڕەنسا بە ئاشکرا پێیوتن ئەو شەڕە شەڕی ئێمە نییە، ئێوە تاکلایەنە بڕیارتاندا، ئیتر ئەو شەڕە شەڕی ئێمە نییە و ئەو شەڕەتان بۆ ناکەین. هەتا وەکو ئێستا جگە لە ئوسترالیا و کەنەدا هیچ کەسێک ئامادە نییە پشگیری لە شەڕەکە بکە. ئیتر تەماشا دەکەین هەرچەندە ئێران لە بێکەسی و لە تەنیایی دەناڵێنێ کە هۆکاری بێکەسی و تەنیاییەکەشی هەر خودی ئێرانە، هەر سیاسەتی پرۆکسی و ملیسی ئێرانە، بەڵام تەماشا دەکەین ئەمریکاش ئەو ئەمریکا گەورە و گرانەش دوور نییە لەوە.
ئیتر ئەمە بەرەو کوێمان دەبا نازانین. بێگومان ئێران لە ئێستاوە دۆڕاندوێتی لە ئایندەشەوە ئەی دۆڕێنی، بەڵام ئایا دۆڕانەکەی ئەمریکا لە چ ئاستێکدایە؟ ئەمەیان دەبێ تەماشا بکەین. ئایا لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئێمە دەبین بە شەریکی ئەو دۆڕانە گەورەیە لە نێوان جەبهەی ئاخوندیەکان و جەبهەی کۆالیسیۆنی جێفری ئەپستاین ئێمە چ بڕیارێک بدەین؟ ئێوە بۆ خۆتان بیر بکەنەوە، بۆ خۆتان بڕیارەکە بدەن و بۆ خۆشتان ئەتوانن لە بەشی کۆمنتی یوتیوبدا ئیتر بۆچوونی خۆتان بە کۆمنتێک بنووسن. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، ڕێز و سڵاو. تکایە بەرنامەکانمان کەناڵی یوتیوبمان بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن، لایک بکەن، کۆمنتێک بکەن و ئەوانەی کەناڵەکەیان سوبسکرایب نەکردووە تکایە سوبسکرایبی بکەن و بەردەوام چرکێک لەسەر زەنگۆڵەکە لێ بدەن. کاتێکی خۆش.